چاود لەبێت وڵاو لە تۆش زۆر سپاس بەخێراتی بۆ فامیلی مۆڵ خۆش بیاخوا سپاس دەکەم چۆن سەردانی فامیلی مۆڵت کردووە کە شوای فامیلی مۆڵت بێت چۆنەتەوە ئەو برادریا بە پیاساتین خەڵکی کوێی خەڵکی خەڵازێم لە قەڵازەوە هاتوویان لە هەولێردانی لێرە دەژین هەلێرە لە هەولێرە دەژین بەس خەڵکی خەڵازێم لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە چۆنی باشین لەخوای بەزیاد بێ چ کار ئەەکەیتەوە وەڵا کاسب زۆر باشە لەگەڵ ڕەمەزان تین و برسی ڕۆژانە عیبم نیە لەخوای بەزیاد بێ خۆشە ڕۆژەکان ئاسان دەگیرێ ئێستا چۆن ئەڕوە هەر زۆر زۆر بە باشی دەڕوە الحەمدلله لەخوا بەزیاد بێ ئمە هەمومان نەزانین مانگی ڕەمەزان مانگی لێ خۆش بوونە باشە تۆ تا ئێستا هیچ کەسێکی عاجزت کردبێ وەڵی عاجزم کرد بێ وەڵا هەیە و نییە و ئاوە گەردەنی یازاکەی وەرە گەردەنی ئازابێ چییە؟ ئارێ وەڵا دڵت باشە دڵم باشە ئایبین کێشەم نییە منە ڕەو دەقەیە گەردەنی ئازابێ کەس هەیە بۆ نمونە تۆ عاجز کردبێ و کەسە گەردین تۆ ئازانەکە بەڵایی نازام جاوە دەکەوێتەوە سەر خۆی وایە ئازای کرد ئازای کرد ئازای نەکردەوە ئەخر بە شتێکی تۆ زۆر گەورە بێت تاوکە و ئازای نەکە لا شتێکیمان نیە هەر لەوانێ باوەڕ ناکەم ئەویش لەوانێ هەر گەردەن مازاخە زۆر باشە ئەڵێەوەی بەرام خۆت دڵی پاک بە بەرامبەرەکەشی دڵی پاک چۆن بە دڵنیاییەوە زۆر باشە با من تۆ پرسیارە بکەین بەس عەفو ناوی تۆم نەزانین دێبەر کاک دێبەر پرسیار ئەەکەین ئەگەر زانین دەبێتە خاوەن خەڵات و یارمەتیشت ئەدەم ئەگەرش نەتزانی من و تۆ چاڵنجەکەکەین پێکەوە باشە بەس پێشوی بڕۆ مناو پرۆگرام بیرم نەبوو شتێکی خۆشم نایگەڕێتەوە وەڵی بلۆشتانە باش نیم بەسەرات شتیوە بەخوای خراپ ینی زۆر گوێ نادەم من و کتە شتیوە هیچ ڕووداوێکی خۆش نییە بەسەر تاتبێ ڕوودا و نەبەخوای نییە نییە بابا هەیە بەسەر ماوتو بە سێ ساڵەوە دەقی بەبیرم ناتۆ دەنا چۆن نییە ڕوودای خۆشەیە چۆن نییە بام پرسیارەکەت لێ بکەم باشە ئەگەر زانین تۆ کاتە بیتە خاوەن خەڵات یەکەم خواردنەوەی ئەهلی بەهەشت چییە؟ یەکەم خواردنەوەی ئەهلی بەهەشت وەڵی بڵێم چییە؟ ئاوی زمزم نییە؟ ئاوی زمزم نییە بەس ئاوە بەس ناوێکی تری هەیە وەڵی نزیکت کردەوە زۆر نزیکم کردوتەوە دیاسان کار یەک شتێک خۆی دوونەوە ئاو هەیە بەڵە ئاوی زمزم و ئاوی وەڵی نازانم ئاوی زمزم شربەتەوەی کە بەڵێم ئاوە شربەت لەکوێ زانیمە ئاوی زمزم زانی بەخوای شتێکم نەزانیوە نەوەڵا ئێستا چی بکەین؟ وەڵا جا بڵێم ئاسان کاریت نەکرد مەسەلە بگوت بە ئەوەیە ئەوە نییە ئاخر ئێستا من بیڵم ئاشکرا ئەبێ چییە وەڵی نازانم دلۆڤان نازانی؟ یارمەتی لە ڕەفقەکەیەوێ قورئان وەڵی نازانم باشە مادەم نازانی با من ئاسان کاریت بۆ بکەم دوو هەڵبژاردەت ئەدەمێ باشە ئاوی سوێر ئاوی سوێر و پاک باشە پێکەوە لەگەڵ ئاوی سەلسەبیل بە ئاوی سەلسەپیل بێ ئاوی سەلسەپیل سەلسەبیل سەلسەبیل ئەوە باو بێ باو بێ وەڵێ دڵنیای وەڵی بە ئەو بێ دڵنیاش نیم بەس باو بێ ئەخر نابێ بە دڵنیایەوە با هەو بێ هەوە بەڵێ ناوی جەنابەت چی بوو دێبەر کاک دەبەر وەڵامەکە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر هاتی بۆ فامیلی مۆڵ بەخێر هاتی بۆ پرۆگرامی مایکە سوورەکە دەستان خۆش بێ زۆر سپاس دەستەکانی تاش خۆش بێ زۆر سپاس دەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ خانمەکەت لە ماڵی خواردنی خۆشە زۆر هیچ خواردن لە دەرێ داوا ناکەن ناوەڵا زیاتر هەر لە ماڵە لێی دەنێ ئەم جارە خواردن لە دەرێ داوا بکە باشە لە ئەپی لە زوو با بڕی 15,000 دینار تۆ پاکێجت هەیە پارەت هەیە لەوێ تۆ دەتوانی لەوێ بای 15,000 خواردن داوا بکەیت و هەروەها بە بڕی 25,000 لە هۆم ئیستانبول دەتوانی بچی لە ناو فامیلی مۆڵ بازاڕێک بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس مەمنون